بەڵێ دیارە ماوەیەکە وەزارەتی ناوخۆ هەوڵی ئەوە داد کە دیاردەی هەڵگرتنی چەکی بێمۆڵەت یاخود کۆتایی پێبێنێت یا بە ڕێژەیەکی زۆر کەمی بکاتەوە. دیارە ئەمە ئەگەرچی حکوومەت ڕێوشێنی تایبەتی بۆ ئەمە بەستە گرتوۆتە بەر لە ڕێوشێنی یاسایی بگرە، هەتاوەکو ڕێوشێنە کۆمەڵایەتەکان ئەم ڕێوشێنە کۆمەڵاتەکانی سپاردۆتە ئەستۆی مامۆستایانی ئاینی. دەمانوێت سەبارەت بە ڕۆڵی مامۆستایانی ئاینی لە نوێژەکانی هەینی لە کاتی وتاری هەینیدا بزانین چی دەبێت کە چەندە کاریگەریانە بێ لەسەر هاوڵاتیان چۆن دەتوانن هاوڵاتیان هۆشیار بکەنەوە لە هەڵنەگرتنی چەک بە تایبەتی چەکی بێمۆڵەت. شێخ ئیبراهیم بەرزنجی بەڕێوەبەری ئێرشاد و توێژینەوە و هەروەها ئەزبەرکردنی قورئان لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لەگەڵمانە لە هەولێرەوە. سپاس دەکەین و ئەم کاتت باش شێخ ئیبراهیم. دێمە لای جەنابەت وەک گوێبیست بوون و زانیتان کە وەزارەتی ناوخۆ بڕیارێکی داوە کە بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان ئەو ئەرکە بکاتە ئەستۆی ئێوەی مامۆستایانی ئاینی کە داوا لە خەڵک بکەن لە وتارەکانی نوێژی هەینی دوور بکەونەوە لە دیاردەی هەڵگرتنی چەک لە کاتێکدا دەزانین کە ماوەیەک لەمەوبەر و چەندەهای ساڵیشە ئەبە ئەم دیاردەیە هەر بەردەوام هەیە کە بەهۆی هەڵگرتنی چەکی نایاساییەوە تاوانی زۆر ئەنجام ئەدرێت. پێتان وایە مامۆستایانی ئاینی چۆن دەتوانن ڕۆڵ بگێڕن لە هۆشیارکردنەوەی خەڵک لەم بابەتە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، سڵاو و ڕێز لە بەڕێستان لە سەرجەم بینەرانی کەناڵەکەی بەڕێستان. ئێمە وەکو مامۆستایانی ئاینی هەردەم ئەو پێشنیارانەی کەوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە وەزارەتی ئەوقاف و کاریباری ئاینیەوە ئەخرێتە بەردەستمان، یاخود هەر پێشنیارێکی تر لە ڕێکخراوەکانەوە بێ لە وەزارەتەکانی ترەوە بێ بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان و نیشتیمانی خۆمان بێ، هەماهەنگێکی تەواومان کردووە لە زۆر دیاردە و لە زۆر ئەو بابەتانی کەوا گرنگ بوونە هاونیشتیمانیان لە ڕێی مینبەرەکانی ڕۆژی جومعەوە ئاگادار بکرێنەوە. ئەو دیاردەی کەوا بەڕێستانیش باسی دەکەن وەزارەتی ناوخۆ ئێمەوە لەگەڵ وەزارەتی ئەوقافی ئێمە زۆر هەماهەنگیەکی باشمان هەیە لە زۆر ڕوانگەوە لە زۆر بابەتەوە و کاری باشمان پێکەوە کردووە. نووسراوی ئاراستەی وەزارەت کردووە کە لە ڕێی مینبەرەکانی ڕۆژی هەینیەوە مامۆستایانی ئاینی هاونیشتیمانیان ئاگادار بکەنەوە کە وەزارەتی ناوخۆ هەڵمەتێکی دەست پێ کردووە بۆ نەهێشتنی ئەو چەکانەی کە بەدەستی خەڵکەوەی و مۆڵەتیان پێ نییە لەبەر ئەو هەموو ئاسەوارە خراپانی کە لە کۆمەلگایە ڕوودەدەن. ئێمەش پێشنیارەکەی وەزارەتی ناوخۆ لە ڕێی وەزارەتەوە بۆ سەرجەم مامۆستایانی ئاینی بەڕێز و خۆشەویست لە ڕێی بەڕێبەرایەتی گشتی ئەوقافەکانەوە لە سەرجەم پارێزگا و شارەکان ئاگادار دەکەینەوە کە ئەمڕۆ لە وتاری هەینی جەخت بکەنەوە و باسی ئەو بابەتە بکەن کە چەک ئەگەر مۆڵەتی نەبێ قەدەغەیە و لە ڕوانگەی شەرعیشەوە هەر شتێک قەدەغە بێ حرامە بەکارهێنانی و دروست نییە ئینسان لەگەڵ خۆیان هەڵی بگرێ یاخود بەکاری بێنێ یاخود خەڵکی پێ بتۆقێنێ یا تەعەدای لە خەڵک پێ بکە. بۆیە ئەمڕۆ مامۆستایانی ئاینی بە یەکدەنگ هەڵمەتی ئەوە دەست پێ دەکەن کە بە هیچ شێوازێک پێچەوانەی بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ حکوومەتی هەرێمی کوردستان نەکەن و بەپێی ئەو نووسراوە کە هاتووە بۆ ئێمە ئەمڕۆ کاری لەسەر دەکەین و هەینەکانی داهاتووی ژەختی لەسەر دەکەینەوە کە ئەو بابەتە دەبێ جێبەجێ بکرێ و هەیەکێکە لەو کارە جوانانەی کە بۆ کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان هەژمار دەکرێت کە هەموو هاونیشتیمانیان دڵخۆشن بۆ ئەوەی کە ئەو کارە بکرێ و خەڵک ڕزگاری بێ لە چەند حاڵەتێکی نەخوازرا و کە بە بۆنەی چەکی بێمۆڵەتەوە دروست بووە. بەڵێ شێخ ئیبراهیم، وەک دەڵێن چەپڵە بە یەک دەست لێ نادرێت لە کاتێکدا کە حکوومەتی هەرێمی کوردستان چەند ڕێوشوێنێکی گرتوۆتە بەر لەکێک لە ڕێوشوێنانێکە گرتوێتە بەر ئەم ڕێوشوێنەیە کە بە شێوەیەکی کۆمەڵایەتی ئەرکەکە خراوەتە ئەستۆی ئێوە. پێتان وایە چەندە گرنگە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکتا کە دەیەوێت کۆمەلگا ئاراستە بکات با ڕێگەیەکی باش پەنا بۆ ئێوەی مامۆستایانی ئاینیە بات لەم جۆرە بوارانە؟ لە ڕاستیدا ئێمە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لەو وەزارەتە گرنگانەیەکەوە ڕاستەوخۆ لەگەڵ هاونیشتیمانیانە بە ڕۆژانە مامۆستایانی ئاینی بەڕێز
هەڵسوکەوتیان هەیە ئاگاداری خەم و ئاگاداری هەموو ئەو شتانن کە هاونیشتیمانیان باسی دەکەن بۆیان و لە کۆڕ و مەجلیس و هەموو ئەو شوێنانی کە مامۆستایانی ئاینی ئاوەدانیان کردووەتەوە گرفتەکانیان بۆ باز دەکرێت حتممەنی کە لەو بابەتانش کە لە ڕابردوو لەناو کۆمەلگای کوردستانیا لە زۆر شوێنیش لە وڵاتانی ترش هەیە دیاردەی بەکارهێنانی چەک بۆ بەبێ مۆڵەت ئێمە پێمان خۆشە لەم کوردستانە باشترین چاکترین چەک بەدەستی حکوومەتمانەوە بێ بەدەستی وزارەتی پێشمەرگەمانەوە بێ بەدەستی وزارەتی ناوخۆ برایانی پۆلیس و ئاسایش و دەستگا ئەمنیەکانەوە بێ بۆ پاراستنی کوردستان بەڵام پێمان خۆش نییە هاونیشتیمانیەک چەکێکی پێبێ بەبێ مۆڵەت ڕەنگە ئەو هەڵگرتنە چەکەی ببێتە کارەساتێکی زۆر خراپ لەبەر گرنگی ڕۆڵی مامۆستایانی ئاینی زۆر جار یەکێ لەو ڕێنمایانەیەکەوە بۆمان هاتووە ئەم ڕێنمایەیەکەوە مامۆستایانی ئاینی بە گرنگ زانراوە پێگەیان مینبەریان شوێنیان کاریان بە شێوازێکی ڕێکوپێک کارەکانیان بکەن بۆیە ئێمە دووپاتی دەکەینەوە هەماهەنگی حکوومەتی خۆمانین هەماهەنگی هاونیشتیمانیان و خەڵکی خۆمانین بۆ ئەم بابەتە و پشتگیری لە بڕیارەکەی وزارەتی ناوخۆ دەکەین و داوا لە هەموو هاونیشتیمانیانەکەین لە مینبەری ئێوەی بەڕێز و خۆشەویستەوە کە هەر کەسێک چەکی بێ مۆڵەتی پێیە ئەگەر ڕێکارە یاسایەکان ڕێی پێدەدەن مۆڵەتی بۆ دەربکە با بچێتە ئەو شوێنانێکەوە مۆڵەتی پێ ئەدرێ و هەر کەسێکیش چەکی بێ مۆڵەتی پێیە با بچێتە ستیمی شوێنی مەبەستی بکاو لەبەرەوەی پێویستیمان بەوە نیە هەمومان چەکدار بین پێویستیمان بەوەیەکەوە کوردستانەکەمان ئارام بێ بە شێوازێکی ڕێک و پێک هەموو بابەتەکان ڕێک بخرێ من پێشنیارێکی تر ئەەکەم بۆ زۆربەی ئەو بەڕێزانەی کە دەست بەکارن لە وەزارەتی ناوخۆی یا وەزارەتی پەروەردە بە تایبەتی وەزارەتی خوێندنی باڵاش دیاردەیەکی تریشەیە هیچ کەمتر نییە لە دیاردەی چەک هەڵگرتن ئەویش هەڵکردنی چەقۆ و ئەو بابەتانەیەکەوە خەڵکی پێدەکوژرێ لای گەنجان و لای هەرزەکاران بە تایبەتی بڵاوی پێکراوە ئێستا ئەبینرێ هەر مناڵێک و یا هەرزەکارێک یا چەقۆیە یا دەمەبۆکسێ یا هەر بابەتێکی ئەوەی کەوا خەڵکی پێدەکوژرێ خەڵکی بێ ئازار دەدرێ ئەوانش هەڵیان کردو من داواکەم هەڵمەتێکی ئاوهاش لە قوتابخانەکان لە کۆلێژەکان لە ناوەندی خوێندنەکان دەست پێ بکرێ بۆ ئەوەی کەوا ئەو بابەتەیش لەگەڵ هەڵمەتی چەکەکەیە یەک بخرێ بۆ ئەوەی کەوا هەمومان هەست بکەین لە وڵاتێکە ئاژین پێویستیمان بەوە نیە چەکەڵ بگرین و دیفاع لە خۆمان بکەین حکوومەتێکەیە خەڵکانێکەیە ئەوەیان کردووەتە ئەستۆی خۆیان بۆیە ئینسان دەبێ خۆی بە دوور بگرێت لەو کردارانە بەڵێ مامۆستا پرسەرێکی دیکە ئەوەیە کە دیارە ئێستا دەزانین ئەو بڕیارە بۆ ئێستا دەرکراوە کە لە ڕۆژی هەینیە وتاری مامۆستایان پێیوەست بکرێت یاخود تایبەت بکرێت بە دیاردەی هەڵگرتنی یاخود هەڵنەگرتنی چەک ئایا وەکو وەزارەتی ئەوقاف یا وەکو خودی ئەوقاف ئێوە هیچ پلانێکتان هەیە جگەل لە ئەم جارەکانی دیکە و لە هەینیەکانی دیکەیە ئەمە بکەن بە پلان و بەرنامە کە کار لەسەر ئەوە بکەن خەڵکی هۆشیار بکەنەوە لە هەڵنەگرتنی چەک و باسی ئەو دیاردەیە بکەن کە لە ڕووی شەرعەوە تا چەندە ئەمە گرنگە یاخود تا چەندە گرنگە کە کاری لەسەر بکرێت و حرامە بەکارهێنانی ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی کاتێک کە استراتیژیەتی ساڵی 2023مان داڕشتووە یەک لەو بابەتانی کە گرنگی پێدەدەین هەماهەنگیە لەگەڵ فەرمانگەکانی حکوومەت لەگەڵ لایەنی پەیوەندیدار بۆ بابەتی بەرەنگاربوونەوەی چەند دیاردەیەک کە لەناو کۆمەڵگەی کوردستانیە هەن یەک لەوانە دیاردەی چەکە بە تەمای گەرخوای گەورە هاوکارمان بێ لەگەڵ لایەنی پەیوەندیدارە چەند گردە ڤیدۆیەک لەلایەن مامۆستایانی ئاینیەوە تۆمار دەکرێت و لە سوۆسیال میدیا و لەو شوێنانێکەوە پێویست بێ بڵاو دەکرێتەوە باسی ئاسەواری چەکی خراپ باسی کوشتن دەکرێت باسی ئەوانێکەوە مسلمان وەکو مسلمان چۆن ڕێنمایەکانی خوا و پێغەمبەری خوا بۆ پاراستنی کۆمەلگا و شیرازەی خێزان و هەموو ئەو بابەتانەی ترکە هیچ لەوانە بەکارنەهێنانی چەکە و نەکوشتنی خەڵکە بە ناحەق و هەموو ئەو بابەتانەی تر بابەتی مادە هۆشبەرەکانە بابەتی زۆر شت هەیە ئێمە استراتیژمان بۆ داناوە ئینشاءڵڵا لە ساڵی ئایندە بە هەماهەنگی لەگەڵ ئەو فەرمانگانی کە پێویستە ئێمە هەماهەنگیان لەگەڵا بکەین ئەو بابەتە دەخینە بواری جێبەجێکردنەوە لە ساڵی داهات ئەم ساڵیشکە ئێمە پلانمان بۆ داڕێشتووە خولی بەردەوامی مامۆستایانی ئاینیە لە شار و شارۆچکەکانی کوردستان یەک لەو بابەتانە کە ئێمە پلانمان بۆ داناوە باسکردنی ئەو بابەتانی کە لە کۆمەڵگەی کوردستانی بۆتە دیاردە
و ئێمە هەڵ بدەین لە ڕێی ورکشۆپەوە لە ڕێی ئەو سیمینار و ئەو خولانەوە کە دەکرێت مامۆستایانی ئاینی زیاتر زانیاریان پێ بدەین کە چۆن کۆمەلگا وشیار بکەنەوە لەو دیاردە و بابەتانەی کە بڕیاری حکوومەتی بۆ دەرچووە ڕێی شەریعەتی لەسرە فتوای زانایانی لەسرە طبعا ئەوانش هەمووی بە هەماهەنگی لەگەڵ لایەنی پەیوەندیدار ئەو مامۆستا ئاینێ بەڕێزانەی کە فەرمانبەری ئێمن و بە سەرپەرشتی خودی جەنابی وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی دەکرێت. بەڵێ مامۆستا وەک دەزانین خی گەورە فەرمێت کە ئەگەر کەسێک ڕزگار بکە لە مەرگ وەکوایە هەموو مرۆڤاتی لە مەرگ ڕزگار کرد بێت دەی بە پێچەوانەکەشیەوە ئەگەر کەسێک بژێەوە تاوانێکی گەوری ئەنجامدا وەکوایە کە مرۆڤایەتی کوشت بێت. لەگەڵ ئەوەشە دەمانێت بزانین لە ڕووی شەرعەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەسانە دەکرێت کە ترساندن تۆقاندن دەبنە هۆی ئەوەی کە خەڵک نائارامی بەخۆیەوە ببینێت و لە هەر تووڕەبوونێکە پەنا بۆ چەک ببادی تر خەڵک نائارامی لەلا دروستە بێت لە ڕووی شەرعەوە ئەم کەسانە چۆن مامەڵیان لەگەڵەکرێت چۆن سزا دەدرێن؟ لە ڕووی ئاینی ئیسلامی پیرۆزەوە هەردەم داوای ئەمن و ئاسایش و ئارامی بۆ کۆمەلگا کراوە. خوای تەبارەکە و تەعالا کاتێکە پێغەمبەرمانی ناردووە عەلەیهی السەلات وەسسەلام کە وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى هەرچی فەرمودەیەکی فەرموو بێ ئەو پێغەمبەرە نازدارە عەلەیهی السەلات وەسسەلام بۆ ئێمە شەرعە. لە یەک لەو فەرمودە گەورانەی کە باز لەوە دەکا کە دوو سەحابە لە سەحابەکان وەکو گەمەیەک و گاڵتەیەک لەگەڵ یەکیان دەترسان. پێغەمبەری خوا عەلەیهی السەلات وەسسەلام لەوێ فەرمانێکی دەرکرد فەرمووی کەستان مەترسێنن و کەستان مەتۆقێنن و ئەو دیاردەیە لە ناوتانە با نەمێنێ. یعنی نەهی کردووە لەسەر ئەوەی کەوا دوو برادەر یەک بتۆقێنن نەنجاوەرە چۆن کۆمەلگایەک چۆن ئافرەتێک چۆن نەخۆشێک چۆن کەسێکی بە ساڵاچوو ڕووداوێکی تیرۆرکردنی کەسێک ئەوە بابەتێکی زۆر خراپ و ناشیاوە لە ناو کۆمەلگایە کە ئاسەوارەکەی تا مودەیەکیش بە ڕسم و بە وێنە و ئەو منتیقەیە هەموو تووشی دڵڕاوکێ دەکا. لە شوێنێکی ترا دیاردەیەکی قێزەوەن تەقەی لە کۆڵانێکا دەبێ ڕاونانێک دەبێ دەنگبەرزکردنەوەیەک دەبێ شەڕە دەمەقاڵەیەک دەبێ خەڵچەک بەکاردێنێ ئەوانە هەمووی دەبێتن مایی نائارامی ماوی تۆقاندنی مسلمانان ئەوش کە کارێکی ناشیاوە بە هیچ شێوازێک خوای تەبارەکە و تەعالا و پێغەمبەرەکەی عەلەیهی السەلات وەسسەلام و دینی ئیسلامیش لە کەسی قبول نەکردووە چونکە ئەساس لەوەیە کە لە قواعدی کولی ئیسلامە کە حیفظی نەفس حیفظی ئەمالە حیفظی کۆمەلگایە پاراستنی کۆمەلگایە پاراستنی هەموو ئەو شتانەی کەوا خەڵک لە ضەروریاتی خەمسی پێ ئەوترێ کە پێویستیەکانی پێنج پێویستیە گرنگەکەی ئینسانە کە لە ژیانە پێی دەژێ واجبە لەسەر دەسەڵات واجبە لەسەر حاکم واجبە لەسەر ئەوانەی کە کاربەدەستن ئەو پێنج زەروریاتە بپارێزن بۆ خەڵک چی نەفسیانە چی ماڵیانە چی حاڵیانە چی دینیانە چی هەموو ئەو بابەتانەی ترە نەهێنن کەسانێک ئەوانەیان لێ تێک بدا ئەوە لە پێویستیەکانی ئاینی ئیسلامی پیرۆزدا دەبێت تا قیامەت بمێنێتەوە. بۆیە ئێمە داوا لە هاونیشتیمانیانی بەڕێزەکەین هەرچیە ئەکەن لە کاتی تووڕەبوونتانە لە کاتی دەمەقاڵێک لە کاتی بابەتێکی ترە بیر لە چەک نەکرێتەوە بیر لە بەکارهێنانی شتێکی ناشیاو نەکرێتەوە دوایی دەستماچکەی دوایی خەریکی سوڵحبی دوایی بڕۆی بە دەیان ملیۆن پارەی خۆت خەسارەکەی لەبەر تووڕەبوونێکە و لەبەر ئەوەی کەوا وەڵا خۆم پێزەبت نەکراوە. ئەگەر خۆت پێزەبت بکرێ و پێغەمبەرمان هانمانەدا عەلەیهی السەلات وەسسەلام دەفەرمێ مسلمان نە بە قووەتە نە بە هێزە نە بە چەکە مسلمان ئەوەیە کەوا لە کاتی تووڕەبوونە زەبتی عەسابی خۆی بکە. بۆیە لە کاتی تووڕەبوونەکانتانە لە کاتی سیارەی لێخۆڕینە لە کاتی معمەلەیە لە کاتی کڕین و فرۆشتنە لە کاتی هەموو ئەو بابەتانی کەوا لە کۆمەلگایە دەبینین ئینسان دەبێ سەیتەرەی بەسەر نەفسی خۆیان هەبێ و تووڕەبوونەکەی بە شتێکی تر زۆر بە ئاسانی دابنێ لە باشترە لەوەی کەوا بەیانی نەدامەت بکێشێ بچێتە بەندیخانەوە ماڵی دەربێت چەند ماڵ لەم کوردستانە و لە شوێنیشا دەبینی لەبەرەوەی گەنجێکیان مناڵێکیان تەقەیکی لە کەسێک کردو ئێستا ماڵیان چۆڵ کردووە حاڵیان چۆڵ کردووە شاریان چۆڵ کردووە سڵحیش ناکرێت چەند ماڵتان بینیوە ماڵی فرۆشتووە سیارەی فرۆشتووە خەریکە هەچی پەیای کردووە لە تەمەنی خۆیان دەیفرۆشێ فیسەبیل ئەوەی کەوا سڵحێکی پێ بدرێەوە چێت تووڕە بۆ تەقی لە کەسێک کردووە یا قاچیشکانەوە یا سەریشکانەوە یا کردارێکی ناشیاوی کردووە بۆ خۆت تووشی ئەو بابەتانە دەکەی زەبتی نەفسی خۆت بکە
ئەتوانی ئینسان گفتوگۆ بکە، ئەتوانی ئینسان زیاتر لە یەکتێ بگە ئەگەر دەنگی نزم بێ، بەڵام بە دەنگی بەرز کەس لە یەکتێ ناکە. بەڵێ زۆر سپاس دەکەین شێخ ئیبراهیم بەرزنجی بەڕێوەبەری ئیرشاد و توێژینەوە و ئەزبەرکردنی قورئان لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە هەولێرەوە لەگەڵمان بوویت. سپاس بۆ جەنابەت.